ڕۆژانە نزیکەی 1000 کەس و نزیکەی 700 ئۆتۆمبیلی بارهەڵگر و تایبەت بە دروستکردنی شەقامەکە لە بەشە جیاوازەکانی پرۆژەکە بە چڕی کار دەکەن. ماوەی بەردەم سافیکار و کۆمپانیا جێبەجێکار 1100 ڕۆژە پێویستە لەم ماوەدا بگەن بە قۆناغی تەوابوونی پرۆژەکە کە درێژایی 34 کیلۆمەتر و پانی 100 مەترە. لە بەرنامەی ژێرخانەوە ئێرە پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانیە. پرۆژەی شەقامی 100 مەتری خێرای سلێمانی لە بەرواری 11 هەفتی 2020 لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەردی بناغەی دانرا. خۆم زۆر بە بەختەوەرەزانم و خۆشحاڵم کە ئێمڕۆ لەگەڵێەوە بەشدارم بۆ دانانی بەردی بناغەی شەقامی 100 مەتری سلەیمانی کە بێگومان یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکان و استراتیجیەکانی حکوومەتی هەرێم بە تایبەتی بۆ شاری خۆشەویستی سلەیمانی. ئێرە قۆناغی یەکەمی پرۆژەکەیە کە لە شارۆچکەی تاسووزەوە دەست پێ دەکات تا دەگاتە گوندی دەمرکان لە تەواوی بەشە جیاوازەکان بۆ تەواوکردنی پرۆژەکە جموجۆڵی کرێکاران و ئەندازیاران بەدی دەکرێت. لێرە کە بە خاڵی دەستپێکی پرۆژەکە ناسراوە ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکە زۆر بە خێرایی بەرەو پێش چووە. ئێستا گەیشتووەتە قۆناغی فەرشکردنی شەقامەکە بە چینی کۆتایی سەببەیس و کراشیستۆن واتە قۆناغی پێش قیرتاوکردن. کۆمپانیای جێبەجێکار مەبەستیەتی پێش دەستپێکردنی وەرزی باران تەواوی قۆناغە هەستیارەکان بە کۆتا بگەینێت. بەمەش دەگەن بە ڕێژەی لە 167 ئەم ڕێژەیە. وەک شارەزایان باسی لێوە دەکەن ماوەی زۆر و تێچووی کەمی پێویستە و بەراورد بە چینی قرتاوکردن کە ماوەی کەمتر و تێچووی زیاتری پێویست دەبێت. ئەم ئەندازیارە کە ئەرکی سەرپەرشتی بەشێکی پرۆژەکەی لە ئەستۆیە بەم جۆرە باز لە دوایین قۆناغی کارکردنیان دەکات. پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی شاری بابانی یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە جێبەجێ دەکرێت. لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکەەوە بە بەرنامەیەکی تۆکمە و داڕێژرا و دەستکرا بە جێبەجێکردنی بڕگەکان بەرنامی بۆ دانراوە. بڕگەکان لە سەرەتادا بڕگەکانی خاکسازی دەستی پێکردووە، بڕگەکانی بڕین و پڕکردنەوەیە بەواتای ئەوەی کە زەمین ئامادە بکرێت بۆ جێبەجێکردنی بڕگەکانی دواتری شەقامەکە. دوای تێپەڕبوونی ئەو فترە زەمەنی خۆشبەختانە لەگەڵ بەپێی تایمی بڵین بەرنامەی داڕژەی خۆمان هاتووینەتەوە دەست کرا بە چینی یەکەمی تێکەڵە ڕێژی شەقامەکە کە ئەم چینە چینێکی ئەساسیە بۆ مەرحەڵەکانی دواتری شەقامەکە کە بە دوو چین تێکەڵە ڕێژی دەست پێیەکە دواتر دوو چین بەردی هاڕاو پاشان دەست دەکرێت بە چینەکانی تری کۆتەی شەقامەکە کە بڕگەی قیتاوکردنە. لەم زۆنەیە بەپێی و بەرنامەی کە بۆی دانراوە لەخوا بەزیابێ خۆشبەختانە لە وادەی خۆیان تەمەەن هەر کات گرنگ نییە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان. قەیوان گروپ ئەوەی کردوێتە پێشەنکە لەگەڵ کەمترین کاتە کوالیتی بەرزی پرۆژەکەش لە دەزنین شانبەشانی تیمە ئەندازیارەکانی سەر بە گروپی کۆمپانیەکانی قەیوان تیمی ئیشرافێ بۆ چاودێریکردنی بڕگەکان و هەروەها تیمێکی تاقیگەی شارەزا دانراوە بۆ جێبەجێکردنی بۆ بەدواداچوونی کوالیتی پرۆژەکە. تەمەەن بڕگەکانی خاسازی کە خۆی لە بڕین و پڕکردنەوە ئەگرێتەوە لە تاو 34 کیلۆمەتری شەقامەکەدا زیاتر لە 180 جێبەجێ کراوە. دوای تاوبوونی ئەو نیسبەتی کە باسەکرێت دەسەکرێت بە بڕگەکانی تری شەقامەکە. وەک ئەندازیاری سەرپەرشاری ئەمدا زۆنی 10 کیلۆمەتری سەرەتای پرۆژەکە دوای تاوکردنی بڕگەکانی خاکسازی بەڵێ ئێستاژە لەژێر جێبەجێکردنا فەرشی تەبەقی یەکەمی تێکەڵە ڕێژیەکەین لە زۆنەکانی تریشا لە 34 کیلۆمەتری تای شەقامەکەدا بە نزیکی لە 160 شوێنەکانی ترمان ئامازەیە بۆ جێبەجێکردنی بڕگەکانی تێکەڵە ڕێژی. لێرە لایەنی سەرپەرشتیاری پرۆژەکە سەرۆکایەتی شارەوانی سلێمانیە کە لە بەش و قۆناغە جیاوازەکان ئەرکی سەرپەرشتیکردن و چاودێریکردنی جێبەجێکردنی پرۆژەکەیان لە ئەستۆیە لە بەشە جیاوازەکان لەگەڵ ئەوەی مەیدانی لەگەڵ تیمەکانی کۆمپانیا جێبەجێکار بوونیان هەیە ناوە ناوەش بە ژێرەی پێویست و قۆناغە جیاوازەکانەوە ئەرکی پشکنین و چاودێریکردن لە کوالێتی بەرزی پرۆژەکە لە ئەرکدان دواتر لە ڕێگەی تاقیگەی زانستیەوە پشکنینەکان ئەنجام دەدەن تاکو دڵنیا ببنەوە کە پرۆژەکە لە چوارچێوەی ستانداردەکان لا نادات. ئێمە ڕۆژانە
لە بەیانیەوە تاوەکوی ئێوارە بە شێوازێکی ئەندازیاری کۆنتترۆلی هەموو جۆرە تێستەکانی ئەوەی کە پێویستە کە لە ڕەوشی ڕێگاوبان و پردی عراقیدا هەیە هەمووی ئەنجام دەدەین. جۆری تێستەکان ئەو مۆدانەی کە پێویستە بیان بین بۆ تاقیگە لەسەر لە مەرحەلی تێکەڵە ڕێژکردنین جۆری مەوادەکە لە پشت فاریشەوە بپی ڕەوشی ڕێگاوبان چۆن دیاری کراوە بە هەمان شێوە وەریەگرین و ئەو تەستە پێویستانی کە هەیە لە مختبەری حەقلی ئەنجامی دەین و هەنێ تێستی کەش هەیە لە مختبەری مرکزی ئەنجامە دەین و هەروە دوای ئەوەی کە تەبەقەی تێکەڵەکە فەرش کرا چێکی کوتانەوە بۆ تێستی کوتانەوە ئەنجامەین کە هەموو ستیشنێ بۆ ڕوبەری کە دیاری کراوە لە ڕەوشی ڕێگاوبانە ئەو تێستانەش ئەنجامە دەین لە دوای ئەوەشەوە چێکی هەموو ئەو لێڤڵانەکەینەوە کە ئەو تەبەقەی تیا فەرشراوە بۆی بزانین ئەستوری چینەکە سومچی مەطلوب بە پێی پێویستیان بە پێی پێویست نییە کە ئەمەش وەکو بەڕێستانەی بینن لە چینی تێکەڵا هەمووی بلوتۆپ و سیمدانراوە و بە فاریشە تێکەڵە فەرشەکرێ بە ڕەوشی ئەندازیاری هەمووی جێبەجێکرێت لە ئەسنای ئیشیشە ئەگەر هەر شتێکی وردە کەم و کورتێکی بچووکە بێ ڕاستەوخۆ تەداخولەکەین و چارەسەریەکەین بە تەشیری لە هەموو پرۆژەیەکە کە جێبەجێەکرێ کوالیتی کۆنتترۆل بۆ ئەوەیە کە تو ئەو نقصانیانەی کە هەبوو لە ئیشا جێبەجێکەیت و نێڵی بەسەر تا تێپەڕێ ئێمە لە هەر جێگەیەکە هەر مەوادێک هەر شتێک کە وەکو پێویست نەبێت بە دنیاییەوە ئەو کەمیەتی کە ئەگەر لەگەڵ ڕەوشانە گونجات ڕێگەی پێ نادەین و لا ئەبرێت و دووبارە مەوادی گونجاو دەێنرێتەوە بۆ تێستکردن یاوەکو هەر خاڵێ لە پشکنینە ئەگەر کوتانەوەی وەکو پێویست نەبێ ئەنجامی مختبەریەتەوە بۆمان کە ئەو خاڵە وەکو پێویست نەکوتراوەتەوە دووبارە ئاوەڕشێ نەکرێتەوە و تێستی دووبارە ئەکرێتەوە تاوەکو بە تەواوەتی دڵنیا ئەبین لە دەرچوونی تێستەکانی تا ئێستا زۆر بە باشی کارەکان هاتووە زۆربەی زۆری ئەو ئیشانی کە زۆر ڕێگرن کاری بڕین و پڕکردنەوەیە بڕین و پڕکردنەوەی شەقامەکە لە ئاستێکی زۆر باشایە زۆربەی زۆری شوێنەکان نزیک بووینەتەوە لە ینی کۆتا کارەکان ئەوانەشی کەماوە نزیک قەنتەڕە و نزیک پردەکانە کە بێ پردەکان تەواو بێ ئەنجا کارەکانی تریتیا بکرێت لە ئێستاشە گەشتوینەتە مەرحەلەی تێکەڵە ڕێژکردنی شەقامەکە. بەڕێوەبەری پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی کە ئەرکیان بەرهەمێنانی پرۆژەکەیە لە ماوەی 1100 ڕۆژدا لە ڕێگای کۆمپانیای جێبەجێکار باز لە گرنگی پرۆژەکە و دوایین ئاستی پرۆژەکە دەکات کە بە وتەی ئەو پرۆژەکە خێرا ئەنجام دەدرێت و ڕێژەی بەرەو پێشوەچوونەکان لە پێش ئەم وادانن کە چاوەڕوانیان کردووە. پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی لە کارکردن بەردەوامە و هەر لە سەرەتای پرۆژەکەەوە بەرنامەیەک دانراوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە بۆ ئەو ماوەی کە لە پرۆژەکەدا هەیە تەواو بکرێ ئەویش 1100 ڕۆژی 100 ڕۆژە کە ئەبێ پرۆژەکەی تەواو ببێ. کۆمپانیای قەیوان وعدیشیاوە کە ئەگەر بتوانێت پێشەوە مودەیە پرۆژەکە تەواو بکات. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی خێرایە ئەکسپرسوەیە لەبەرەوە ئەوەی کە جێبەجێکردنی وەکو پرۆژێکی عادی نییە کەواتە بە باشترین مواصفات جێبەجێ دەکرێت چونکە دیزاینێکی بۆ کراوە وەکو دیزاینێکی ئەکسپرسوەی بۆ کراوە. ئەم پرۆژەیە تەبەن هیچ ڕۆژێک کاری دیار نەوەساوە خۆشبەختانە ساڵی پێشوش لە زستانە باران کەم بوو توانیمان کارەکانمان بەردەوام بێ ئەم ساڵیش تاکو ئێستا ئامادەکاریەکەین بۆ ئەوی بتوانین لە زستانە ئەگەر بارانی شەبوو کارکەین لەو بەرگانی کە دەتوانین کارەکەین. عادەتەن دیزایانی ڕێگاوبان قیرتاوکردن کە دیزاین نەکرێت بووە 20 ساڵ دیزاین نەکرێت چونکە لە ئەو ئۆتۆمبیلانی کە پیادە دەڕات تەخمین نەکرێت و زیادەبوونی ئەو سیارانش بۆ 20 ساڵ حسابەکرێ و تەسمیمی بۆکرێت ئەنجا ئەم شەقامە بە ئەکسپرسۆی کراوە بۆ ئەوی زۆرترین سیارە تەحملکانەک سیارێکی عادی هەروەها یەکتر بڕەکانیشمان تەسمیم کراون عمری تەسمیمی یەکتر بڕەکانمان 75 ساڵە بەپێ ئەو دیزاینی کە لەلایەن کۆمپانیای خەڵکی بۆ عالەمیەوە کراوە. کارەکەش بۆیە پێڵێن ئەکسپرسۆی مرور سەریع لەبەرەوەی مواصفاتەکەی جیاوازە بێ لەگەڵ مواصفاتی عادیدا بە باشترین شێوە بێت جێبەجێ بکرێت. ئێمە هەرچەندە ئەو شوێنەی کە شەقامەکەی پیادە دەڕوات تەمەەن شوێنێکی سەختە پەنا شاخە
ئەو گڵی کە هەیەی گڵێکی کشت و کاڵیە بەشێکی ئەوی تریشی گڵی ڕەشی پێڵێن ئەم ئیشکردن لێرەدا زۆر قورسە چونکە ئێمە 10 ملیۆن و نیو مەتر مکعب بەڕێمان هەیە 7 ملیۆن و نیو مەتر مکعب بەس پڕکردنەوەمان هەیە بەپێی ئەو ماسەفاتی کە دانراوە هەموو 20 سانتیمێک بە ئەستوری لەگەڵ 400 متر مربع ئەبێ فەحسێکی بۆ وەرگرین ئەمەش کارێکی زۆر گرانە و لە ماوەی ساڵێکە توانیمانە لە سا هەفتای ئەم کارانە تاوکەین بەس لە گڵە هەروەها ئێمە قەنتەڕەیەکی زۆرمانەیە لەبەرەوەی لە ناوچەیەکی شاخاویان دۆڵێکی زۆری تایە کەواتە هەموو دۆڵێک بووە بە قەنتەڕەیە قەنتەڕەکانیشمان ئاوبارەکان لە 1 چاو 2 چاو تا 6 چاویتایە یعنی درێژەکانیشان لە 110 متر بۆ 125 مترن لەبەرەوە کارێکی زۆر گرانە نزیکەی 90,000 متر مکعبە ئەمانە توانیشمانە لە ماوەی ئەم ساڵەدا لە سانەوەی ئەو بە 6 تاوا بکەین ئێستا توانیمانە لە 14 کیلۆمەتری یەکەمە بگەینە چینی سەبگریت بەڵام تاکو ئیستا ئەو بەرگانی کە کارمان تیا کردووە کاتێکی زۆری ئەویست کولفەیەشی کەمە خەمدرە بەس لەمە دوا کە دەستمان کردووە بە چینی تێکەڵە کاتێکی کەمتری ئەوێ ئیشەکەمان بەرەو پێشەوە زیاترە ڕوا ئیستا ئێمە ژێرخانی شەقامەکەمان تاو کردووە تقریبن ژێرخانی شەقامەکە زۆر مهمە بۆ ئەوی هاتوو لە زستانی شاتەسیل لە شەقامەکەمان نەکاو تێکینەیە کەواتە ئێمە گەشتوونەتە ئەو بڕگانەی کە ئیشەکانمان خێراتر ئەڕوا و باشتر ئەڕوات ئەم شەقامە پرۆژەیەکی زۆر گەورەیە و زۆر باشە بۆ شاری سلێمانی یەکێکە لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شاری سلێمانی پێویستە هەمومان هاوکار بین بۆ تاوکردنی چونکە بە تاوکردنی ئەم پرۆژەیە ڕوویەکی ترەیە بە شاری سلێمانی هەروها ناوچەیەکی باشی شاری سلێمانیش ئەبوژێنێتەوە کێشەیەکی باشی قەرەباڵغی بەشێک لە شاری سلێمانی کە بەشی باشوورێتی چارەسەریەکە هەروەها بۆ ژینگەش دەوری هەیە چونکە ئەو ئۆتۆمبیلانە قەرەباڵغیانە ژینگەش پیسەکەن ئەم ڕێگەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو سیارانی کە بە تایبەتی پێویستیان پێە بە ناو شاری سلێمان تێپڕن بچن بۆ شارەکانی تر ئەم ڕێگایە بڕن بە ماوەیەکی زۆر کەمتر کەواتە دووکەڵی کەمتریشە بێت کەواتە ژینگەژە پارێزیە پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی لە چار سایدی هاتن و ڕۆیشتن پێک دێت کە شەقامە خێراکان پانیان 21 مەترە و شەقامە خزمەتگوزاریەکان پانیان 10 مەترە سایدا سەرەکیەکان لە چار هێڵ پێکدێن و لە لای ڕاست و چەپی شەقامەکەش بە پانی 3 مەتر شوێنی وەستانی ئۆتۆمبیل بۆ حاڵەتی پێویست کراوە لە نێوان شەقامە سەرەکیەکان ڕوبەری سەوزایی 12 مەتری هەیە بۆ سەوزایی و ئاوەڕۆ و ڕووناکی و هێڵی سەلامەتی ڕێگا لە نێوان شەقامە سەرەکیەکان و شەقامە خزمەتگوزاریەکانیش ناوچەی سەوزایی بە پانی 7 مەتر هەیە لە پرۆژەکە 7 یەکتر بڕی 2 ئاستی تێدایە کە بۆ مەبەستی ئاراستەگۆڕینی شوفێران بەکاردێت 5 ئەندەرپاس بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیان و جوتیاران بەژێر شەقامەکەدا تێدەپەڕێت لە پرۆژەکە 67 ئاوباری کۆنکریتی تێدایە کە درێژی هەریەکەیان 110 مەترە بە پانی جۆرا و جۆر پردێک لە سەرچەمی تانزەڕۆ دروست دەکرێت کە پێکدێت لە چار پردی دیکە و تێچووی پردەکان نزیکەی 20 میلیۆن دۆلارە تۆڕی ڕووناچی شەقامەکە بە نوێترین مۆدێلی جیهانی و لە ژێر ڕێنمایەکانی وەزارەتی کارەبا لە تەواوی پرۆژەکە دادەنرێت لە دەوری پرۆژەکە بە دووری 100 مەتر لە شەقامەکە سیاج دروست دەکرێت تاوەکو هیچ ئاژەڵەیەک نێتە ناو شەقامە خێراکە پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی بووەتە شوێنکارێک و هەلیکاری ڕۆژانەی بۆ نزیکەی 1000 کەس ڕەخساندووە کۆمپانیە جێبەجێکاریش باز لەوە دەکات کە تەواوی هەلیکارەکان بۆ دەستی کاری ناوخۆین و جگە لە هەندێک پسپۆری تایبەت نەبێت سەبارەت بە پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی کە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان قۆناغی یەکەمیان پرۆژەیە کە پێک دە لە 32 کیلۆمەتر لەلایەن گروپی کۆمپانیەکانی قەیوانەوە بە پشتبەستن بە توانا و شارەزایی و ناوخۆیی پرۆژەکە جێبەجێ دەکات و لە جێبەجێکردنی برگەکانی ئەم پرۆژەیە هەتا قۆناغی ئێستا توانراوە ڕۆژانە زیاتر لە 1000 هەلیکاردا دەستەبەر بکرێت و دابین بکرێت بۆ ئەو کەسانی کە لێرە کار دەکەن و سودمەند بن سەرەڕای ئەوەی کە توانراوە هەموو ئەو بەشانی کە پەیوەستن بە جێبەجێکردنی برگەکانی پرۆژەکەەوە کە کەونە دەرەوەی پرۆژەکەەوە سودمەند بن بە وەرگرتنی مەواد و لێکردنی مەواد و دابینکردنی مەواد
و ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بتوانن پرۆژەی زیاتر و باشتر جێبەجێ بکەن تا بتوانن هەریکاری زیاتر دابین بکەن بۆ ئەو کەسانەی کە پێویستیان بە هەریکار و دەرفەتی کاریان بۆ دابین بکەن. لە ڕێی ئەم پرۆژەیەوە چەنەها گەنج و چەنەها لاومانەیە کە سودمەند بوونە لەم پرۆژەیەدا بە یەکیان لەو گەنجانە منم کە سودمەند بوومە و ئێستا هەلی کارم هەیە و کارەکەم بەردەوامە لێرە. من وەکو خۆم ماوەی ساڵێکە لە پرۆژەی ئۆتۆبانی بابان کار دەکەم و هەلی کارم بۆ ڕەخساوە. چەندین گەنجی وەکو من هەیە کە بە بۆنەی پرۆژەی ئۆتۆبانی بابانەوە هەلی کاری بۆ ڕەخساوە بە سەدان گەنج و شەرنی ئۆتۆبانی بابانش بێ چەندین پرۆژەی تریژێ لە ناو شار ئەگەر حکوومەت بودجێ بۆ سەرف کات کۆمپانیاکان کارەکانیان بکەن و گەنجی خۆمان بەکاربێنن بۆ بەڕێوەبردنی ئیشەکانیان هەلی کار بۆ زۆر گەنج دەڕەخسێت. ڕێژەی کاری جێبەجێکراو لە پرۆژەکە تا ڕۆژی 1 دەی 2021 ئاوبارەکان لە 95 تەواو کراون، بڕین و پڕکردنەوە لە 65 تەواو کراون، پردی تانجەڕۆ لە 145 تەواو کراوە، یەکتر بڕەکان بە ڕێژەی لە 130 تەواو کراون، ئەندەرپاسەکانیش بە ڕێژەی لە 165 تەواو کراون. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە ڕێگەی پرۆژە جیاوازەکانەوە لە هەوڵی دروستکردنی ناوچەی پیشەسازی و پرۆژەی بواری وەبەرهێنان و پرۆژە استراتیژەکانە بۆ ئەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێز بێت، هەروەها سەرچاوەکانی داهات فرە زۆر بن و سیمای شار و شارۆچکەکان جوانتر و فراوانتر بێت. لەگەڵ بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی قسە دەکەین کە باز لە چڕکردنەوەی هەوڵەکانیان بۆ بە کۆتاگەیاندنی پرۆژەکە دەکات و بۆ فراوانبوونی شاری سلێمانی بە پرۆژەیەکی گرنگی دادەنێت. شەقامی 100 مەتری سلێمانی شەقامێکی استراتیژی گرنگە بۆ شاری سلێمانی خۆشەویست. لەگەڵەوەی کە ئەم شەقامە ڕۆڵ دەگێڕێتوە کە شەقامێکی تر جیالەوە کۆمەڵێک جەدوای تر سوودی تری بۆ شاری سلێمانی خۆشەویست هەیە. ئەویش یەکێک لەوانە کە دەستەبەرکردنی زەویەکی زۆر لە ئەنجامی جێبەجێکردنی ئەم شەقامە بۆ شاری سلێمانی خۆشەویست کە شاری سلێمانی بەهۆی ئەو تۆبۆگرافیایی کە هەیەی ئەو تەزاریسی ئەرزەی کە هەیەی جیاوازە لە شارێکی تر کە پێشتر بەهۆی نەبوونی زەوی پێویست پرۆژەکانی وەبەرهێنان لە شاری سلێمانیدا جۆرێک پاشەکشیان بەخۆیانەوە بینی بوو. دوای ئەنجامدانی ئەم شەقامە ژمارەیەکی زۆری زەوی کە بەدەیان 1200 زەوی مەزەندە دەکرێن ئامادە دەبن و ڕادستی دەستەی وەبەرهێنانی بەڕێز دەکرێن بۆ جێبەجێکردنی پرۆژەکانی وەبەرهێنان و سەرنجامی جێبەجێکردنی ئەم پرۆژانش خۆتان دەزانن دەبێتە هۆی فەراهەمکردنی دەستێکی کاری زۆر بۆ دانیشتوانی شاری سلێمانی خۆشەویست و دەوروبەری کە ئەمەش لە پلان و استراتیژی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بووە. وەک خۆتان دەزانن ئەم شەقامە شەقامێکە بە شاهدی هەموو کەسێک لە ئەوەی کە ئاشنا بێت و لە نزیکەوە چاودێری ئەم پرۆژەیە بکە شاهدی بەوە دەدا کە کارەکانی زۆر بە باشی دەڕۆن لە وادەی خۆی و پێش وادەی خۆی کارەکان جێبەجێکراون و ئێستاش نسبەتێکی زۆری شەقامەکە جێبەجێکراوە و بەرە ئەوە دەڕۆن ئینشەڵڵا ئومێدمان وایە کە پێش وادەی تەوابوونی پرۆژەکە ئێمە بتوانین پرۆژەکە ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان و بیخێنە خزمەتی شاری سلێمانی خۆشەویستەوە. کاری گڵکاری و لە کاری کۆنکرێت و باراناوەکاندا 90% کارەکانی تەواو بووە کە ئەگەر سەیری ڕێژەی هەموو پرۆژەکە بکەی بە تەنها کاری قیرکردن بەشێکی زۆری پرۆژەکە پێک دەهێنێ بە ڕێژە کە دەکاتە نزیکی لە 133 پرۆژەکە. ئەم کارە لە دوای تەواوبوونی ئەم کارانە کاتێکی زۆری ناوێت بەڵام بە ڕێژەیەکی زۆر پارەی تێدەچێت. بۆیە دەکرێت بڵێن ئێمە ئەو کارانی کە دەستگر بوون و بۆتە هۆی ئەوەی کە لە کاتە وەرزیەکاندا ناتوانین دەبێ پابەندی وەرزەکان بین لە کاتی سەرما و باراندا تۆ ناتوانانی کاری بڕین و پڕکردنەوە بکەی وەکو پێویست. ئێمە کاری کۆنکرێت بکەی وەکو پێویست. ئێمە ئەم کارانەمان هەمووی تەواو کردووە و زۆر گۆڕانکاری لە وەرزەکاندا نابێتە هۆی ڕاگررتنی کارەکانمان. وە دەمەوێت لێرە ئاماژە بە شتێکی تریش بدەم کە شەقامی 100 مەتری شەقامێک بوو لە شاری سلێمانیدا وەکو گرێکوێرەیەکی لێهاتە بوو کە دروستکردنی بەلای خەڵکی شاری سلێمانی خۆشەویستەوە بوو بۆ ئەستەم. بەس خۆشبەختانە بە پشتیوانی خوای گەورە و حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێز ئێمە توانیمان ئەو گرێکوێرەیە بکەینەوە و دەستی پێ بکەین و کارەکانی ژوا لێ بکەین کە ئێستا دەتوانین بڵێن
ئەم شەقامە لە پێش وادەی خۆی تەواو دەبێت و خۆشببختانە دەمەوێت بڵێم ئەوە بڵێم کە ئێمە توانیمان لە دەستپێکردنی ئەم کارەدا ئاعتیمادێکی زۆر گەورە بکەینە سەر دەستی کاری خۆماڵی. ئەگەر سیر بکەیت لەناو ئەو پرۆژەیەدا بە هەزاران دەستی کاری ناوخۆی ئێستا لەوێ کار دەکەن. تەنها و تەنها توانیمانە بۆ هەندێک بابەتی زۆر دقیق و معقد ئیسفادە لە خەڵکی دەرەوە بکەین بۆ جێبەجێکردنی. ئەگەر نا ئێمە بە توانا و لێهاتووی ئەندازیارەکانی کوردستان توانیوانە پرۆژەکە جێبەجێ بکەین و بە کوالیتیەکیش جێبەجێمان کردووە کە لە ئاستی هەموو ستانداردە جیهانیەکانی دروستکردنی ڕێگاوبان و پرد و شەقامە. و لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو کۆمپانیای قەیوان بە بەشێک لە بەرپرسیارەتی خۆمانمانزانی کە شان بدەینە ژێر جێبەجێکردنی ئەم پرۆژەیە و هەموو توانا و ئیمکانەتی خۆمان تەرخان بکەین بۆی ئەم کارە لە کاتی خۆیدا جێبەجێ بێ کەمە بەتەنها وەکو کۆمپانیایەک و لایەنی بزنس بیرمان لەم کارە نەکردوێتەوە، چونکە ئەمە جەدوایەکی زیاتری بۆ یەکە بە یەکەی دانیشتوانی شاری سلێمانی هەیە. بۆیە ئەگەر بڵێم لە هەموو پرۆژەکانی تر لە لامان خۆشەویسترە ڕەنگە ڕازگۆ بم تێیدا. پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی لە دوای تەوابوونی لەگەڵەوەی فراوانیەکی بەرچاو بە شاری سلێمانی دەبەخشێت دەبێتە هۆکارێک بۆ دەستەبەرکردنی زەویزارێکی زۆر بۆ دروستکردنی چەندین پرۆژەی جۆراوجۆر لە شارەکە. لەگەڵ ساسان ئەونی وەزیری شارەوانی لەبارەی گرنگی و شێوازی بەجێگەیانی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی قسە دەکەین کە توانرا لە کابینەی نوێمدا پرۆژەکە لە تەنها پرۆژەیەکی ناو بگۆڕدرێت بۆ پرۆژەیەک کە ئێستا لە بواری جێبەجێکردندایە. ئەو شەقامە شەقامێکی زۆر گرنگە بەنسبەت شاری خۆشەویستی سلەیمانی پایتەختی ڕۆشنبیری و کۆمەڵێک گرنگی و تایبەتمەندی هەیە. یەکەم ئەو جەنجاڵیە زۆرەی کە لەسەر دەواازەی شاری سلەیمانی هەیە ئەو جەنجاڵیە ناهێڵێت و دەیباتە دەرەوەی شاری سلەیمانی واتە هاتوچۆی هاوڵاتیان ئاسانتر و باشتر دەکات. دووەم زانراوە کە شەقام بە هەر شوێنێکدا ڕۆیی ئەوە دەبێتە هۆی ئاوەدانکردنەوەی ئەو شوێنە و بێگومان دەوروبەری ئەو شەقامە لە ئایندەیەکی نزیکدا ئاوەدان دەبێتەوە و ڕۆڵی دەبێت لە فراوانبوونی شاری سلەیمانی و جوڵەی بازرگانی و بنیادنانی گەڕەکی تازە و شوێنی تازە لەو دەوروبەرە. خاڵی سێم دروستکردنی هەلی کار کە ئەو پرۆژەیەکی وا گەورە کە لە هەر شوێنێک دروست دەکرێت بێگومان هەلێکی کاری گەورە بۆ دانیشتوانی ئەو شوێنە دەخڵقێنێ و جوڵەیەکی ئابووری گرنگیش دروست دەکات. ئەو پرۆژەیە دیارە دەمێکە ئەو فکرەیە هەبوو، بەڵام لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەر ئیرادە و بڕیاردانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانرا ئەو پرۆژەیە بڕیاری لێ بدرێت و بە پێی گوژمەی پێویست لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە جێبەجێ دەکرێت و بە پێی زانیاریەکانمان مەودایەکی باشی بڕیوە. ئەو پرۆژانە پرۆژەی شەقامی لەو شێوەیە شێوەی 100 مەتری سلەیمانی یاخود 150 مەتری هەولێر یا پرۆژەی شەقامی بارزان لە دهۆک ئەوانە پرۆژەی گەورن. سەرۆکایەتیەکانی شارەوانی لە هەموو شار و شارۆچکەکان پلانی خۆیان هەیە بۆ ئەم بابەتانە لەو شوێنانەی کە پێویستن. ئەو پرۆژانە پێویستیان بە ڕەزامەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەیە لەبەر ئەوەی هەم بڕی تێچووەکەی زۆرە و هەم ماوەکەی زۆر دەخایەنێ و ئەوانە عادەتەن لە پلانی سەرۆکایەتیەکانی شارەوانی داهەن. بەڵام بەنسبەت ئەو شەقامانەی کە لە ناو شارەکانن لە ناو گەڕەکەکانن ئەوە لە اختصاصی خودی سەرۆکایەتیەکانی شارەوانیە. چ جای ئەوەی لەلایەن سەرۆکایەتی حکوومەتەوە بودجەی پێویستی لە بۆ دابین بکرێ یاخود ئەوەی کە سەرۆکایەتیەکانی شارەوانی دەتوانن لەسەر داهاتی خۆیان ئەنجامی بدەن. ئێستا لەو قۆناغا بە نسبەت کرداوکردنی شەقامی ناو شارەکان و ناو گەڕەکەکان زیاتر جەخت لەوە دەکەینەوە کە سەرۆکایەتیەکانی شارەوانی بتوانن لەسەر داهاتی خۆیان ئەو پرۆژانە ئەنجام بدەن.
شەقامی 100 مەتری سلێمانی یەکێکە لە شەقامە خێراکان کە لە دەواازەی شارەکە و لە شارۆچکەی تاسلوجەوە بەرەو شەقامی عربەت بە درێژایی 34 کیلۆمەتر و پانی 100 مەتر ئاودانیەکی دیکە بۆ شاری سلێمانی دروست دەکات و بەهۆشیەوە کاریگەری لەسەر کەمکردنەوەی جەنجاڵی ناوشاری سلێمانی دەبێت و کۆتاجار کات ئاسانیەکی بەرچاو بۆ جوڵەی بازرگانی لە ناوچەکە دێتە ئاراوە و بەو هۆیشەوە دەستی کارێکی زۆری بۆ گەنجانی ناوچەکە ڕەخساندووە.